کاری سیاسی یاسین عزیز لاستودیو کوردستان 24 میوانی منه بخیر هاتی که یاسین روز باش بوده روز باش که یاسین نها و تاری مذهبی طایفی دبانگشی اهل بجارتنان العراقي بيجيبوا كارجريا بي لسر كومالجي چیه يعني لسر بروسيا اهل بجارتني چیه بريبه بونا اهل بجارتنك اولا آشتيانه چیه فرق بەیانی باش کەک زمار سڵاو ڕست لە بۆ جەناب و بینەرانی کوردستان بسەر دیارە پرۆسەی سیاسی هەر بەداخەوە پاش 2023 لەسەر ئەساسێکی مەذهبی ینی بەشبەشکاری ئاینی مەذهبی تائیفی لە عێراق دروست بوو کەوای کرد ئەو سیاسەتە تەواو قوڵبیتەوە لە ناو کۆمەڵگای عێراقی ڕاستە تا ئاستەک نەگەیشتە هەموو ئەو بوارانیان هەموو ئەوانەی کە باز دەکرێت لە عێراق بەڵام لانی ئەوەی کە پێی وایە کە نخبەی سیاسیە کە ئەوە زۆر زۆر بەزەقی بەتایبەتی لە کاتی هەڵبژاردن و لە کاتی کێشە سیاسیەکان تەواو زەق دەکرێتەوە ئێمە ینی وەکو شڕفەکار کە دەردەچین لەگەڵ خەڵکی بەرامبەرمان لە ئاینچکە لە مەزهبێشتر بەتایبەتی لەو برادرە شیعەکان زیاتر هەستی پێ دەکەین کە تەواو دەیانوێ ئەو فاکتەرە بەکاربێنن بۆ ئەوەی کە برەو بە بوون و یان کۆنتترۆلی سیاسی خۆیان بدەن و بۆ ئەوەی کە خەڵکی خۆشان بەڕاستی ئەو بکەن تایبەت لەو ماوەی دوایی بیرۆکەیەک زۆر بەزەقی هاتوتە ناو ڕانگەیاندون و ناوتاری سیاسی و وتاری ڕاگەاندن کە ئەوەیە کە ئەوان دانوێ با بڵێن پێ دەڵێن بۆ خۆیان حاکمیەتی شیعە لە عێراق بپارێزن و ئایا ئەو حاکمیەتە کەوتوتە مەترسی لەلایەن خەڵکی دیکە لەلایەن کورد لەلایەن سوننا لەلایەن وەکو خۆیان باز دەکەن بەعسیەکان و چێ و چێ و ئەوانە کە دانوێ بەو سیاسەتە بەو وتارە ئەو دخوازن وەکی نونەری عراقی تەف بگەرن و عراق ڕاستیە عراقی ئەوە مثل لە عراقی کورد سنە بۆتە بلێ خریستیان ئێزدی هەمی ئەف پێک هاتە هەنە هەمی ئەv پێک هاتە و ئۆلێن جودا هەنە يعني جيجايك واشتيك نرمبونك ولا هيك نافده بيدا ببا ديش مناهين يارتيتي بكارانين يعني او خوك نونري عراقي تبينين يعني جي نونري طائفك نونري مذهبك نونري اولك فرم او تارن اجتماعي كاك زمان نيه ون ولا عراق يعني وتاريش الاجتماعي كهمو خلقك كوب كاتو يعني مثلا وكو كرت قرفت مانسي يعني مثلا بيوايا كات تو دبي ژێردەست بی لە وڵاتی ئەگەر بەشێکی لە وڵاتی دەوڵام بەشێکی ژێردەست بی یان دەبی یەکە کەبی لە سەرەوەت و کە ئەمرت پێ بکە یان ئەوەت بکە یان دەسەڵاتی لەسەرتەبی تایبەتی ئەو باسم کردیان ئەو تارە لای ئەو برادرانە زۆر زاقە دەڵێ عێراق با بۆ خۆم بێ بەڵام بە فکرێکی تایفەگەری بە دەسەڵاتێکی تایفەگەری هەتامە دیوتمان لە بەس هەندێک بۆنەی تایفەگەری هەیە فەرز کرا لەسەر کۆمەلگای عێراقی هەمومان دەزانین هەمە زۆرە هەمە چەشنە چ لایەنی قەومی چ لە لایەنی نەتەوەیی لە لایەنی مەذهبی و لە لایەنی ئاینیش چەند ئاینی جودایە چەند مەسەبی جودایە ناکرێ بڵێ من کەڵەگادە بم ناکرێت من ئەومە هەتا بیرۆکەی ئەوەی کە لایەنێک لە لایەنەکان یان پێکاتێک لە پێکاتەکان زیاترینن لە عێراق ئەوە هیچ بەڕاستی بەڵگەیەکی با بڵێن زانستی نییە هیچ پاڵپشتێکی نییە کە ئایا بەچە ئەوەی دەستێنێت کە تۆ مەسەلەن زیاترین لە پێکاتە هەگەر زیاترینیش بی ئەگەر کەمترینیش بی بەڵام مادەم لە پاش 2023 بڕیارماندا کە ئێمە دیکتاتۆریەت نەما و لەپاس ناو پرۆسەیەکی دیموکراتینە دەبی هەموو لایەکنێکمان قبول بی لایەنێک بی ئەو بیرۆکەیە لە پاش 2023 زۆر بەتوندی فکرتکەم یانێن مەسەلە نوها پرۆسەی بانگەشەی هەڵبژاردنە لە کوردستانشی مثل از البانگەشەی کوردستان تەماشەت کەم تایبەتی مثل لیستا 275 پارتی دموکراتی کوردستان دلي مثل جناب سلوك برزاني هر دلي دفي نونرين ما نونرين تبعية بيكاتيان بين نونري تبعية عراقي بين ما في بيكاتيان دفي باراستي بين ما في حمو أولان دفي باراستي بين نونرين بارتي دفي نونرين عراقي بين يعني أب قرت براورد بكيت يعني أو بابتها لنيوان كردستان وناوسكاني تر زور زودايا كان يعني أو بيرو أو روشنبيريي أو بابلين ئەو دەنگەی ئەو تارێکە لە کوردستان هەیە ڕاستی ئێمە لە ناوە خۆمان چەند حیزبێکمان هەیە و کێشەیە یعنی ئەو زۆر ڕکابەری دەکرێت ئەوە شتێکی زۆر ئاسایە ئەگەر لە سنوورێکبی کە ڕێز لە بەرامبەرت بگری
بەڵام کە ئەو وتارێکە ئێستا ئێمە لە کوردستان جێبێسی دەبین وتارێکی خۆش گوزەرانیە بۆ هەموو عێراق یعنی لە ئەوەی دەرچووەکە لایەنە چینەتەوەی هەتا وەکو کورد ئێمە حەق خۆمانە وەکو کورد ئەوەی خۆمان هەبی وتاری خۆمان هەبی بەڵام لەوەش دەرچووە گەیشتە ئەوەی کە نوێنەرایەتی هەموو نەتەوەکان بکرێ نوێنەرایەتی هەموو مەزهبەکان بکرێ بە تایبەتی کە کوردستان بەڕاستی ئەوچی جوانی پیشاندا سوورەتی جوان لێنە وێنێکی جوانی پیشاندا لە پێکەوە ژیان خەڵکێکی زۆر هات لە کوردستان ژیا خەڵکێکی زۆر کە لێ قەومە ناوچەکانی تری عێراق هات لە کوردستان ئەو سیاسەتە یان بن ئەو وتارە جوانە ئەو ڕفتارە جوانەی کە پێکەوە ژیانی ئەوە کرد کاتی انتخابات تۆزێک ئەوە هەردەبی یان توندی دەبی لە لایەنێکیان لایەنشتر بەڵام پێم وایە کە لە کوردستان ئەو بابەتەمان تێپەڕاندێکە ئەوە خۆمان با بڵێن بچووکەینەوە لە وتارێکی هەتا وتارێکی نەتەوەی تند یان وتارێکی مەزهبی ئێمە ئەومان نیشان دەکە ئەمە هەموو خێرمان دەوێت لە هەموو عێراق بەڵام بەداخەوە لە ناوچەکانی تری عێراق ئەو وتارە نیە چ بەرامبەر کورد چ بەرامبەر مەزهبەکانی تر لە شیعە لە بۆ سونە و هەتا ئێستاش لایەنە سونیەکانیش خەریکن ئەو وتارە بەکاردێنن مثلا مرۆڤ بوو ساف کرد کە کیاسین یعنی گەر ئەو وتاری مەزهبی دەرکەوێ پێش یعنی وەکی سازی وەکی دەستگە یعنی ئەرکی چی سازیایە دەستگەهانە و ئاشتیە کۆمەلگەهی ئەولەیی ئارامی لە وڵات پەیدا ببێ ئەس باوەڕ دکەم و پارلەمان دی ناواندا درێزا یەکەم دەدەی و پارلەمان بخوێ دەوێ ئاشتیان نافخۆی دروست بکە ئارامی دناو وڵاتدا هەبە بۆکو پێشەڕۆژێکی باشتر بۆ ئەو وڵاتە هەبە یعنی خۆی وەکو دەستگا زۆرن لە عێراق یعنی زۆر زار باسش دەکەین زۆر دەستگا هەیە دەبیت چاودێری دەستگاکانی ڕاگەیاندن وتاری سیاسی هەندێک کەس هەتا ئەو وتارانەی کە بەداخەوە یان هەندێک خەڵکێ دەبینین هەست دەکەین لەسەرەوەی یاسان لەو بابەتانە زۆر وتاری مەزهبی زۆر وتاری بە ڕق و ئەو شتانە بڵاو دەکرێتەوە لە کەناڵە تەلەڤیزیۆنەکان ینی کەناڵی تەلەڤیزیۆنی هەیە کە دەبێ حکومەت دەستگایەکی حکومەت کە ئەوەی ئیتیساڵاتە چاودێری بکە سەرپەرشتی بکە بەڵام بەداخەوە تا ئێستا لە عێراق نەگەیشتوتە و ئاستەی کە بتوانن ڕێگری بکەن لەو وتارە تائیفیانە لە وتارەکە پڕە لە ڕق و کینەکە کەوا دەکە کۆمەلگای عێراقی با بڵێن کە ئەو کۆمەلگایە کە بە حساب دەی پێکەوە ژیانی تێدابی بەڵام ئەوە بوتە دژوقینە ئەوە بەداخەوە لە دەستگاکانی ڕاگەیاندن لە وتارە سیاسەکان کەوتوتە سەر زادە زۆر جاری ناو زادەی ئەو بابەتە ڕاستە ئەمن پێم وایە کە کۆمەلگای عێراقی ئێستا زیاتر و شیاترە لەو بابەتانە بەڵام هەتا بخۆ دەزانین دەوری ڕاگەیاندن زۆرە بە تایبەتی ئەو کەناڵانەی ئەو پەیجانەی کە بەڕاستی تا ئێستاش خەریکی ئەوەنە لە ڕێگای بڵاوکردنەوەی فتنەی تائیفی لە ڕێگای بڵاوکردنەوەی وتاری توندی تائیفی کە ئەو کۆمەلگایە بەڕاستی نەگاتێک ئاستەکە بێکەوە بژی و بە ئارامی بتوانین قۆناغێکی وەکو قۆناغێکی مەترسادی هەڵبژاردن تێپەڕێنین بەێ گەلێک سپاس بۆتە کەکەی یاسین عەزیز شتۆڤەکاری سیاسی ستودیۆ میوانی زۆر سپاس.